لە ڕۆژی جیهانی مامۆستایان وێڕای بەردەوامیان لە بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان. مامۆستایان نیگەرانن لەوەی حکوومەت نەگیادیان ناکاتەوە بگرا گرفت و کێشەیان بۆ دروست دەکات و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو تەنانەت مافەکانیشیان بە ڕوبع موچە و چارەکە موچە پێیان دراوە. ئەمە لە کاتێکدایە لە وڵاتانی پێشکەوتوو پلەپایی مامۆستایان هیچ پلەیەکی تر لە پێشەوەی نییە و بەسەر مەشقی پێشکەوتنەکانی وڵات ناو دەبرێت. بەداخەوە مامۆستایان زۆر ماندوون، بەڵام بەرامبەر ماندووبوونەکە بەرامبەر ئەرکەکەیان مافیان وەرناگرن لە هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە ساڵی 92-93 ئەم مامۆستایانی هەرێمی کوردستان بوون کە سەری بەرزیاندانەوان لە بۆ موچە. هەر ئەو مامۆستایانە بوون جارێکی لە ساڵی 2014 و 15 و 16 لەگەڵ حەفدا حکوومەتی خۆماڵی کوردی جارێکی تر غەدرێکی زۆر گەورەی لە مامۆستایان کرد کە موچەی مامۆستایانی کردە 3 چارێکە موچە لە 4 بەشێک موچەی مامۆستایانیدا. ئەمە باش دەمازانی حکوومەتی هەرێمی کوردستان توانای تەواوی هەیە بۆ دانا پێدانی موچەی مامۆستایان، بەڵام بەداخەوە هەر بەبێ هۆکار موچەی مامۆستایانی بڕی. لەبەرەوەی ئێمە باش دەزانین مامۆستا لە لای حکوومەتی هەرێمی کوردستان لایەن مامۆستا گرنگی نیە، پێویستیان بە مامۆستانیە، پێویستیان بە خەڵکی ڕۆشنبیرە. لەبەر حکوومەتەکەمان حکوومەتێکی نەخیندەوارە، حکوومەتی نەخیندەوار هیچ کاتێک پشت بە ئەزمون و بە لێزانین و بە زانستی مامۆستایان نابەستن. مامۆستایان ناڕازین لە پێگەکەیان لە هەرێمی کوردستان و پێیان وایە ئەوان لای هاوڵاتیان و قوتابیان لە دایک و باوک گرنگترن، بەڵام حکوومەت درک بەمە ناکات و هەمیشە ویستویەتی چینی مامۆستایان کەب بکات، چونکە کاتێک هاوڵاتیان و قوتابیان هوشیار بوونەوە ئیتر ئەو هەموو زوڵم و ستەما قبوڵ ناکرێت. هەمیشە دەسەڵاتە خۆسەپێنەکان کۆمەڵگایەکی نەخوێندەواریان دەوێت، نەک گەلێکی هوشیار. مامۆستا بڕبڕی پشتی پەروەردەیە. مامۆستا ئەتوانم بڵێم کاریگەرترین ئەکتەر لە ناوەندەکانی خوێندندا خودی مامۆستایە. ئەگەر مامۆستا کێشەکان و گرفتەکانی هەم کێشە و گرفتی مادی و هەم معنەوی چارەسەر نەکرێت لە ناوەندەکانی خوێندندا، خۆ کێشە و گرفتی مامۆستا تەنها موچە نیە، شکۆی مامۆستا، قەدری مامۆستا، حورمەتی مامۆستا، ئەو هەموو پەیامە گەورەی کە مامۆستا هەڵی گرتووە بەڕاستی ئەبێ لایەنە پەیوەنددارەکان زۆر بە جددی ئاوڕی لێ بدەنەوە. ئەگەر ئەوە بەردەوامی بەو شێوەیە من پێم وایە بەڕاستی ناوەندەکانی خوێندن قەدر و بەهایان کەم دەبێت، چونکە دابەزینی ئاسی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندندا ئەگەڕێتەوە بۆ پژوهی خستنی پەروەردە، بۆ پژوهی خستنی مامۆستا و ڕۆڵ نەدان بە خودی مامۆستا، داکۆچی نەکردن لە خودی مامۆستا. مامۆستا لە شوێنی دایک و باوکە. جاری وا هەیە یعنی مناڵ ئەگەر باوک و دایکی شتێکی زۆر مهمی پێ دەڵێن نا مامۆستاوتی، یعنی لە 4 و 5 لە 2 سەرەتاییەوە پێگەی مامۆستا دەرەکەوێت. بۆیە پێگەی مامۆستا بە شێوەیەکی گشتی پێم وایە بەڕێزترین و بەرزترین پێگەی لە ناو کۆمەلگادا. لەبەرەوەی ئەگەر هاتوو پێگەی مامۆستا لەغ بوو، پێگەی مامۆستا کەوتە لێژی، بەڕاستی چینی پەروەردە و چینی با بڵێن کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دەکەوێتە بارێکی ناهەموار و ناتەواوی. ئێمە هەتا سەر ئێسقالمان لە دەسەڵاتەکانی ڕابردوو ناڕازی بووین و بە شێوەی کرداریش سەلمانمان و هاتینە سەر شەقام. ئیتر ئێستا سەیری دەسەڵاتی ئێستا دەکەین. ئەگەر هەمان هەنگاوەکانی ڕابردووی ئەوە دووبارە دەنجی ناڕزایی بەرزەکەینەوە. بەڵام ئەگەر هاتوو خۆناغی نوێ یان با بڵێن هەنگاوی نوێ هاتە پێشەوە، هەم لە دابینکردنی موچە لە کاتی خۆیدا یان ئەو پاشەکەوتی کەم لایەنە بماندنەوە، ینی پەرە بە بواری خوێندن بدا، بە پرۆسەی خوێندن بدا لە هەموو بوارەکان، ینی هەناسەیەکمان پێ بدا، هەناسە بۆی ئەمەش بێت و چین و توێژی کۆمەلگا بەو شێوەیەکەوە خوا و پێغەمبەری خوا و میلەت دەیەوێ بەڕێوەی ببین. 5 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مامۆستایان دادەنرێت و لە سەرتاسەری جیهان ئەم یادا دەکرێتەوە. بەڵام ماوەی چەند ساڵێکە بەهۆی پاشەکەوتی زۆرملەی موچە بەسەر مامۆستایان ئەم یادا لە هەرێمی کوردستان ناکرێتەوە و ئەگەریش کرابێتەوە زۆر بەسیستی و بەبێ گوێگرتن لە داواکاریەکانیان ئەم یادایان بەسەر تێپەڕیوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.